هەندێک ئافرەت خۆی گەورە پاداشی خێریان باتەوە بەسەر ئەرک و ماندوو بوون و ئیش و کاری ناو ماڵە کە ڕۆژانە دووبارە ئەبێتەوە لەگەڵیشە ئیش و کارێکیان هەیە جایان لە دەرەوەیان لە ماڵەوە ئیکەن، ئەوەی کە دەزڕەنگینە، ئەوەی کە ئیشێکەکە، ئەوەی کە چنینێکە، ئەوەی کە کارێک لە ماڵەکەی خۆیان ئەکات و دەستباری پیاوەکەیە بێ، ئەمەش جێی دەستخۆشیە، ئەمەش هەر بۆ خۆی بە سەدەقە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ بۆیە نووسرێ. ئەها ئافرەتێکی وەکو ڕائیتا کە سەحابەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیشەکات، جارێکیان پیاوەکەی پێڵێ ئافرەت ئەگەر ئەم کارە بکەیت و تەنها ئەم پارەی تۆش بەشی مەصرفی خۆمان بکات، بەڕاستی من حەز داکەم ئەمە بکەیت و خێرە نەگا. ئافرەتەکەش زۆر لە سەدڵی قورسە بێ بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێی پێغەمبەری خوا من ئیش و کار و کاسبیەکەم، پارەکەشم لە ماڵ و مناڵەکەیان سەرفەکەم، لە مێردەکەما سەرفەکەم، هەر بەشی ئەوانی شەکات، خێر مەگا. چەند بەدەم خێرەوە بوون، چەند خەمیان بووە کە ئەم خێری کە ناومان ناوە خێر هەموو کونج و کەلەبەرێکی ژیانیان بگرێتەوە بچێتە ناو هەموو جونگەکانەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ أنفقي عليهم فإن لك في ذلك أجر ما أنفقت عليهم. فما تیانە سەرفکە، هەر چیەکەت سەرف کرد هەر هەمووی ئەجر و پاداشت بۆت ئەنووسرێ. بۆیە خۆشویستەکانم، یەکێ لە کارە گەورەکان ئەوەیە کە ئافرەت بتوانێت لە ماڵەکەی خۆیان کارێ بکات، ئیشێ بکات، بەرهەمێکی هەبێ، ئەگەر فرۆشتیشی بە دەرەوە کاتی خۆی ئافرەت لە ماڵی مێردەکەیە فەلاحەتێ کرد، ماڵداریە کرد، ئاژەڵداریە کرد، ماستی هێنا ئەی فرۆشت، کای هێنا جوێیە کرد، هەرچی بە کشت و کاڵ و بە ئاژەڵداری بکرایە کە ئیشی دوو وەزارەتی گەورەیە، باوەڕم پێ بکە ئافرەت لە ماڵەکەی خۆیان کرد. وادامەنیشە بەدەسی بەتاڵ تا نەگری مەمەک نادرێ بە مناڵ، بە کەسێک ئەڵێن ئەقلی تەواوە، خەمی نان بخوا شووتی هەر ئاوە، من توێکڵە شووتیم کرد بە مرەبا، خەڵک ئەی خاتە ژێر پێی خەڵک ڕەت ببا، ئەوەی خەریکە دۆستی خۆی بخا، کاتێکت زانی وەک دیوار ڕووخا، ناتەواوی هۆی قڕە و جەنجاڵە، ناتەواوی هۆی قڕە و جەنجاڵە، بەڵام سفرەی پڕ هێ منی ماڵە. کورد دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە، مامۆستا پیرەمێردیش کوردی ڕەسەنی خاوەن پەندەکانە فەرمێ بەڵام سفرەی پڕ هێ منی